بە ناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستانی بەڕێز، بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بە باشمانزانی باسی ئەو بابەتە بکەین کەوە کام لەو نەخۆشانەی کێشەی گورچیلیان هەیە ئەکرێ بە ڕۆژوو بن و کامانە ناکرێ بە ڕۆژوو بن. ئەکرێ دابەشی ئەو نەخۆشانە بکەین بۆ سەر سێ گروپ. گروپی یەکەم ئەو گروپانن کەوە ناکرێ بە ڕۆژوو بن، ئەمەش لە سێ حاڵەتدا. حاڵەتی یەکەم کاتێ باری تەندروستی نەخۆشەکە بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ناجێگیر بێت، واتە نەخۆشەکە وەکو پێویست خواردنی پێ نەخورێ، بێهێز بێ، توانێ ڕۆشتنی نەبێ، بە هۆکاری ئەوەی کەوە هەوکردنێکی زۆر لە گورچیلەی هەیە، یاخود لەبەر ئەوەی کەوە نەخۆشی تری هەیە وەکو شەکرە، بەرزبوونەوەی فشاری خوێن و کۆنتڕۆڵ نین ئەو جۆرە نەخۆشانە، بۆیە تەئسیری لەسەر گورچیلەکان ئەبێ و ناکرێ ئەم نەخۆشانە بە ڕۆژوو بن. و هەمان گروپ زۆری دووەمیان ئەو کەسانە ئەگرێتەوە کەوە بەردی گورچیلەیان هەیە، بەڵام بەردەکە جوڵاوە و ڕێڕەوی میزی گرتووە و گورچیلەکەی ئاوساندووە لەبەر ئەوەی کەوە هەست بە ئازار ئەکا، لەبەر هەوکردن، لەبەر کێشە بۆ گورچیلەکەی. ئەم جۆرە کەسانش ناکرێ بە ڕۆژوو بن. و هەمان گروپ زۆری سێمیان ئەو کەسانە ناکرێ بە ڕۆژوو بن کاتێ کە گورچیلەکەیان لە کار کەوتووە، دەرەجەی لە کارکەوتنەکەشی بە جۆرێکە کەوا پێویستی بە شوشتنەوەی ئامێری شوشتنەوە هەیە بۆ ئەوەی لاشەی ڕزگار بێت لە مادەی زیانبەخشی یوریا و کریاتینین. ئەو جۆرە کەسانش ناکرێ بە ڕۆژوو بن. گروپی دووەم ئەو کەسانە ئەگرێتەوە کەوا هەرچەندە کێشەی گورچیلەیان هەیە بەڵام ئەکرێ بە ڕۆژوو بن. پێچەوانەی گروپی یەکەم کاتێک باری تەندروستی جێگیرە، هیچ کێشەیەکی نییە و کاتێک بەردی گورچیلەی هەیە بەڵام بەردەکە جوڵاو نییە، ڕێڕەوی میزی نەگرتووە، گورچیلەکەی نەئاوساندووە، ئەمەش ئەکرێ بە ڕۆژوو بێ. و زۆری سێمیان ئەو کەسانە کە هەرچەندە دەرەجەیەکی خەفیف گورچیلەکەی سستە بەڵام نەگەیشتوەتە ڕادەیەک کە پێویستی بە غەسلی گورچیلە بێ، ئەم جۆرەش ئەکرێ بە ڕۆژوو بێ لەگەڵ وەرگرتنی چەند ڕێنماییەک. گروپی سێم ئەو گروپانە ئەگرێتەوە یاخود ئەو کەسانە ئەگرێتەوە کەوا بە ڕۆژوو ئەبن بەڵام لە هەندێک حاڵەتدا ئەبێ ڕۆژوەکانیان بشکێنن، وەکو ئەو کەسانەی کەوا بەردی گورچیلیان هەیە، جوڵاوە، هاتووەتە بۆڕی میز بەڵام ئازاری نییە، هەوکردنی نییە و گورچیلەی نەئاوساوە، ئەکرێ بە ڕۆژوو بێ بەڵام هەر کاتێک هەستی بە ئازار کرد یاخود تووشی نیشانەکانی هەوکردن بوو، ئەو کاتە ئەبێ ڕۆژوەکەی بشکێنێ. و ئەو کەسانەی کەوا گورچیلیان سستە بەڵام بە دەرەجەیەکی خەفیف ئەکرێ بە ڕۆژوو بێت، بەڵام هەر کاتێک زانیمان باری تەندروستی تێک ئەچێ ئەو جۆرەشیان ئەبێ ڕۆژوەکەی بشکێنێت. بە هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەمولایەک وەخوای گەورە ڕەمەزانمان و تاعەتمان قبوڵ بکە. سوپاس بۆ هەمولایەک.